بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على حبيبنا رسول الله. پەیامێکی دڵسۆزانە بە یادی سەری ساڵەوە. خۆشەویستان، کەلیمەی شکان لە هەموو شتێکان ناخۆشە، لە سەرە، لە ئێسکا، تەنانەت لە شوشەیە، تەنانەت لە شەخسیەتە، تەنانەت لە شەکرێکی شیرینە کە بڵێن شەکرەکەت بشکێنە بەلاتەوە قرسە. ئەگەر ئەمەم شکانە بگاتە حەدی دراو بۆ ئەوانەی کە لە گیرفانمانایە، زۆر پێی نیگەرانە بین. دراوەکەی گیرفانم یان ئەوەی من خاوەندارێتیەکەم شکاوە، واتە ئێستا لە بەرامبەرا کەمترەکە. من تێناگەم هەموو شکانێک ئینسان پێی نیگەرانە بێ، تەنها یەک شکان نەبێ کە شکانی عومرە، شکانی تەمەن و ساڵە. ئینسان زۆر بە بەسیتی، زۆر بە سانایی بەڕێیەکا و نازانێ بەرەو چەقڵ دێرێکە ڕوا، و ئەم شکانی ساڵە کە تەمەنی شکا لە چی نزیک کردوێتەوە؟ ساڵێک لە مردن، ساڵێک لە نەخۆشی، ساڵێک لە کارەسات، ساڵێک لە خوێندن، ساڵێک لە پیربوونی ئەندامەکانی لاشە. من تێناگەم ئەمە شکانە یان کشانە کە ئەوەی ئینسان دڵی پێی خۆشە و بۆ یەکێتە سەر سەجادەکان و ئاهەنگ و مناسەبەی بۆ ئەجێڕێ، لە کاتێکە بیر ناکاتەوە ساڵێک لە تەمەنی بەڕێ کرد کە ئەکرا ئەو ساڵە قوتابی 12 بوایە و ساڵی داهاتووتر لە زانکۆیەکی بەرز بوایە، واتە ئامادەی تێپەڕانایە کە قۆناغێکی چارەنووسسازە، بەڵام هەروە ساڵێک تێ ئەپەڕێ. ئەگەر بینتە بەرچاوی مۆباڵەکەت، ئەگەر ساڵێک بەسەریا تێپەڕی مۆدیلی کۆنتر بوو، هەر لە خۆتەوە خەفەتی پێ خۆیت. ئەگەر ڕەسیدەکەی کەم بوو، هەر خەفەتی بۆ خۆیت. ئەگەر شەحنەکەی دابەزی، هەر خەفەتی بۆ خۆیت. بەڵام هەموو ئەمانە لە لاشە و لە تەمەنی توێ دابەزێ، سبحان الله، ولا كأنه مێشێکە بەلای جۆمانە تێپەڕێ. خۆشەویستان، نەزان باسی چیەکەم؟ باسی ئینسانێکی ژیر و عاقڵەکەم کە هەست بە خۆی کات ساڵێک لە مردن نزیک بووە، ساڵێک لە قەبر نزیک بووە، ساڵێک لەو ڕێگەی کە بۆی ئەڕوات کۆتایی پێێت و ئەگاتە سەرنجام، ساڵێک لە گۆچان نزیک بووە، ساڵێک لە چاویلکە نزیک بووە، ساڵێک لە پیربوون نزیک بووە، ساڵێک لە تەقاعودی نزیک بووە، ساڵێک لە گەنجی دوورکەوتەوە. من تێناگەم ئەم هەلەکە سەمایە لە پای چی؟ وەزگای یەک تۆس لەگەڵ خۆمانە لەم سەری ساڵای ئاوەستاین، تەنانەت چەند چرکەیەکیش بەقەدەر ئەو چرکەیەی کاوەستین بۆی کە میلی کاژمێرەکان لە 12 بگۆڕێ و ساڵێک تێپەڕێ. وەزگایەک یەک سات ئەوەستاین. ئاورێکمانەدایەوە پانۆرامایەکی ساڵانی پێشووی تەمەنمانە کرد، بزانین چی گوزەراوە. ئەگەر قەول بێت تەمەنمان 75 ساڵ بێ، کە لەوانەیە زۆر بەمان پێی نەگەین. ئەگەر 14 بیت، بزانە 1/5 تەمەنت ڕۆیشتووە. 35 بیت، نیوەی تەمەنت ڕۆیشتووە. چیت ماوە لە تەمەن؟ نیوەی بەتاڵ، نیوەی پڕ. بۆ خەفت بۆ ئەمە خۆیت کە مودیلی سیارەکەت بەسەرە چێ، بەڵام بۆ خەفت بۆ ناخۆیت کە مودیلی خۆت بەسەرە چێ. ساڵێک هاوڕێک بەرەو بۆ تەمەنت، هەر لە ئاوێنەکەی پێشتەوە سیرێکی دوا بکە. بزان ئەم ساڵە ئەگەر هەر ڕۆژە و یەک تاوانمان تیا کرد بێ، ساڵێک 300 تەمە تاوانمان تیا کردو بەرامبەر بە خالقی ئەرز و ئاسمانەکان، بەرامبەر ئەو کەسەی کات و ساڵ و تەمەنی ئێمەی بەدەسە. چی جوابەیتەوە لە کاتێکە مەلەفەکەی ئەم ساڵت ڕەش کردوێتەوە؟ ساڵێک خۆشەویستەکەم لە یەک چرکەیە ژیانمان دەرەچێ و شوشەی تەمەنمان ئەشکێ، ئەگەر ملمان نەشکێ. کەواتە هەموو شکانەکان هەر قورسن، بەڵام تەمەن لە هەمویان قورسترە. نازانین ئەم ساڵ بەڕێمان کرد بە خۆشی و بە سەلامەتی و قاچمان خستە ساڵێکی ترەوە، بەڵام چ گەرەنتیەک هەیە
ئەم ساڵ بە سەلامەتی و بە زیندێتی و بە ژیانەوە بچینە ساڵی داهاتووترەوە. بەی خۆشەویستەکانم، تکایە یەک لەحزە ڕامێنن، یەک تۆس بۆستن، بەڵام ئینسانی ژیر، ئینسانی عاقڵ، خۆتان ئاسا، ئینسانی دانا لە ئەخیری ئەم ساڵ و بدایەتی ساڵێکی ترا وەستەیە ئەڵێ ئینشاءالله ئەو چاکەی ئەکەم، ئەو حەجا ئەکەم، ئەو عومرەیە ئەکەم، ئەو خێرە ئەکەم، ئەو شەو نوێژە ئەکەم، ئەو مزگەوتە دروست ئەکەم، ئەو دەرەجە بەرزە بەدەسێنم، ئەو بەحسە ئەکەم، ئەو دایک و باوکە لە خۆم ڕازی ئەکەم، ئەو مناڵە پەروەردە ئەکەم، ئەو مزگەوتە ئەکەمەوە، هاوکاری ئەو مەدرسەی قورئانە ئەکەم. ئەگەر پێی گەیشت ئەوە چەند قات خێرەکەی بۆ نووسراوە، ئەگەریش پێی نەگەی نیەتەکەی بۆ نووسراوە. لەبەرەوە بارەم ساڵەیە هەر یەکەو لەگەڵ خۆیان دانیشێ، لەگەڵ خوای خۆیان دانیشێ، ئاوە ئەم شەو بڵێ خوایە قەول بێ ئەم ساڵم جیاوازە بێ، وەرەقەیەکی سپی هەڵەدەینەوە، وەرەقە ڕەشەکانم لە کۆڵکەرەوە، قەرزەکان، غەرامەکان، سەرپێچیەکان، هەرچیەکم کردووە ئەوانم لە کۆڵکەرەوە، هەرچیەک داومە لە کامێرا ئەوانم بۆ سفرکەرەوە. وعد بێ لەم و دووە من گەنجێکی ئیماندارە بم، ئەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شاب نەشأ فی عیبادەتی الله، گەنجێک تەمەنی لە سێبەری دینە بەسەر دەبێ. هیوادارم لەوانە بین، هیوادارین لە داناکان بین، لە عاقڵەکان بین، هیوادارین لەوانە بین کە ئەم ساڵە بەسەر خۆشی بەڕێ ناکەین، چکە نازانین ساڵێکی تر سەرخۆشی لە خۆمان یا لە کەس و کارمانەکرێ. خوای گەورە تەمەنتان درێژکە، تەمەنتان نەشکێنێ، شخصیەتتان نەشکێنێ، بەڵکو تەمەنتان بکشێنێ و تەمەنتان درێژ و بەبەرەکەت بێ. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.